بێگومان لە ئێستاە چونکە مانگی پیرۆزی ڕەمەزانە و هەندێک لە کەسەکان پێیان خۆشە هەتاک و پارشە و بەخەبەر بمێنەوە لەبەرەکە لایەن وایە بۆ نمونە ئەگەر درەنگ بخەون ڕۆژەکەی تر ئەگەر بتوانن ئەڵبەت درەنگ هەڵئەسن و ڕۆژەکان زووتر لێ ئەڕوا هەر بۆی گۆڕانکاری بەسەر کاتی خەوەکەیان نادێت خەوزڕاندن لە هەندێک لە کەسەکانە هەیە ئەم کێشەلانێ لە هەندێک لە کەسەکان تایبەت بە ڕەمەزان نەبێت لە مانکانی تریشا هەبێ قساکەین لەسەر گرفتەکانی تایبەت بە خەو لەسەر بشێوی و تێکچوونی کاتی خەو ئەمە یەکێک لە کێشەکانمان ئەوەی کە تۆ ئەبینیت خەوت ئەزڕێ کەسی وایە ئەڵێ ئەژین لەناو جێگەکەیە بە سەعات بە 2 سەعات ئەمێنمەوە چاوم هەر بە خەبەرە هەر چاوم ناچێتە خەو هەزار فکر و خەیاڵ ئەەکەمەوە بەڵام درێخ لە تۆزەی خەو ئەمە یەکێ لە کێشەکانە کەسی واشوانێ بەدەم خەو ئەڕوا بەڕێگەیە لە ترسە دەرگای ماڵەکەی لێ قفڵەکەن بەس ئەمە زۆرتر لە مناڵیە من بینیمە کەسی گەورەش ئەم گرفتاری هەبووە ئەم کێشەی هەبووە بەڵام بە قەوی تۆلانێ زیاتر لە مناڵەکان ئەمڕۆ باسێکی ئەوش بکەین با بزانین هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە کە هەتا گەورەی ئەمە لەگەڵ تۆیا بێ بێگومان لاانێ هۆکارێکی دیارکراوی بێگومان و هەروەها کەسی واشەیە بەدەم خەوە قساکە ئەژین ئەوەی کردوێتی بە ڕۆژ باسی ئەکا بەش ئەمە سڕ بێ زۆر خراپە ئەگەر تۆ لە ڕۆژێک شتێکە کرد بێ ڕەنگە حەزنەکەی دەوروبەرەکەت بزانێ شەو هەمووی ئەگەر بەدەم خۆ بڵیتەوە لەوە ناچێت زۆر باش بێ ئەمە بێگومان کەسی وایە لەنێ خۆ تووشی گرفتاری بکە ببوونێ ئەم بەدەم خەوە قسەکردە جا ئەمە قساکەین لەسەر ئەم باڵێن تێک چوونی خەوە ئەم گرفتانە کە لەوانەیە بەرۆکی خەوی کەسەکان بکرێت جابۆی کە لەسەر بابەتەکە زیاتر زانیاری وەربگرین لە هەمووشی گرفتن لەسەر چارەسەرەکانی ئەژین بابچینە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان لەم بەشە بەڕێز دکتۆر جعفەر عومەر کە بەڕێزم پسپۆڕی دەرونین ئێستا لە لامان ئامادەیە فەرموو دکتۆرگیان سڵاو لە بەڕێز باش سەرچاو بەخێر بێت بەیانی باش دکتۆر خۆی لە خۆیە زۆر جار ئەگەر گۆڕانکاریە بەسەر ژیانمان نادێ بۆ نمونە هەر ئێستا کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانان زۆرێک لە کەسەکان ئەڵێن خەویان خۆی گۆڕانکاری بەسەرا دێت و هەندێک لە کەسەکان بەڕاستی تێرخەویش نابن هەر بۆی بە ڕۆژە مەزاجیان نیە جەنابەت خۆت شەو باش خەوتوی من باش خەوتم بەڵام من پلانی خەوتنەکەی خۆم گۆڕیوە وەکو خەڵک ناخۆم عادەتەن من شەوانە پێش پاشۆ باشە خەوم دوای پاشۆژە خەومەوە بۆی هەردووشی سفادە لە هەردوو کاتەکەکەین چونکە پێویستی ئەمە بۆ خەو و خەوتن ینی یەکێ لە میکانیزمە سەرچەکانی تاریکیە ئەو سعاتە بایۆلۆجیە کە ئێمە هەمانە لە جسمانە هەیەوە لە ژێر کۆنتترۆلی دەمارەخانەکانمانە زیاتر لە تاریشیاوە کە هۆرمۆنی میلاتۆنین دەربدرێ و بە ڕووناچی کەمتر دەردێ بۆیە کە دنیا ڕووناکە بێتەوە خەوزڕان یا چێژ وەرگتن لە خەو کەمە بێتەوە لەبەرەوە من بەڵێ من هەندێک جار ناتوانانی بەڵام هەوڵم ماوەیانی ئەم ساڵەوە تەطبیقکەم پێش پارشە و ئیلا هەر بخەوی چونکە ئەو خەوی پێش پارشە و خەوی تاریشیە و خەوێکە پێوتە خەوی دروست بۆ ئینسان باش ئەم خەوە دروستە چۆنیە دکتۆر یعنی بۆ بەتایبەت بۆ ئەوانی کا بە ڕۆژوو ئەبن پێویستەکە چۆنی کاتەکانی خەویان دابش بکەن ڕەنگە زۆربەی زۆریان گرفتیان لەگەڵ ئەوە بێ بڵێن ئەگەر کاتێکی زۆر بەخەبەر بین برسێتی هیلاکمان بکە بێتاقەت ببین بۆ ئەوەی لە هەمان کاتا برسێتێکەش زۆر هیلاکیان نەکە و خەوەکەشیان لێ تێک نەچێ پێویستەکە بە شێوازێک خۆی کۆمەڵ ڕێنمایی هەیە ئەگە بتوانم جێبەجێکەن زۆر باشە لەوانەیە ئەمە بۆ هەندێک لە خانمان تۆزێک ئیشکێشە بێ کە بەردەوام مەسەن لەبێ پارچە هەڵسێتەوانە خواردن حازرکە و ئامادەکە بەڵام بەگشتی ئەتواندرێ دوای بانگی ئیشا چەند سعاتێک سعاتە 2 سعات نیسان کە جسمی هادی بۆ ئاهێور بۆ لە سعات 11 بخەوێت یعنی ئەمە غەڵەتێکە لە کۆمەلگای ئێمە بە تایبەتی ئێستا خەڵک فێر بۆ تا پارچەوە ناخێت ئەمە زۆر خراپە باشترە لە دوای 11 بخەوێت و سعاتێ پێش پارچە هەڵسێتەوە ئەمە وەکو خەوتنی ئەو کاتی و لە دوای پارچەویش بە نیم سعات بە سعاتێ لەبێ خواردنی خواردناکە ڕاستە خۆرسە خواردنەکە بخەوێتەوە بە سعاتە بە نیم سعات بوون مای پیرۆزی ڕەمەزان زۆر ئاسانەتوانە قورئان بخوێنە پیاوانە چون بۆ مزگەوت یعنی ئەمانە کۆمەڵشتی ئاسایی ئافرەتا مەسە حاجەت دەشواتەوانە ئەنجارە خەوێتەوە سعاتێک دوایەوە بخەوێتەوە بۆی زیانی خۆراکەکەش یعنی لە مەعیدایانە ترشێت و ئەوە و پێویستەکە و کاتی دیاریەکە بۆ خۆت چونکە مودەی خەوتن زۆر مهمە مرۆڤ 1 سعات و 30 خولەکی پێویستەوە تا 90 خولەکی پێویستە هەتا بە هەر 5 خۆراکەکەی خەوات تێپەڕ بێ لە خەوی سووک تاگاتە خەوی قورس لە هەردوو جۆرەکەی خەوکە ئەمە دوو جۆر خەوتنمان هەیە لە ئینسانە خەوێکمان هەیە جوڵەی چاو سەریان خەوێکمان جوڵەی چاو خاوە
بۆیە نابێت هەوڵ بێ هەوڵ بە ئەگەر بۆ نمونە کەسێکە ئیشی هەیە سعات 4:30 ئەوێ بخەوێتەوە بەڵام بێ 5 هەڵسێتەوە نەخەوێ باشتر لەم کاتە چونکە زیانی لەکە ناگات هەموو قۆناغەکان لەوان ناکەم خەبەری بێتەوە زیانی پێ بگەێنە بۆیە باشترە ساعت و نوێک زیاتر خاڵێکی تر هەتا بتوانن نیوەڕوا زۆر نەخەون یعنی کە خەوتیشون کەم خۆن چونکە مرۆڤ نیوەڕۆ بخێ شەو خەوی لێ ناکەوێتەوە و لە کاتێکە مرۆڤ بخەوێت لە ژوورێکا بخەوێت لە شوێنێکا بخێ شوێنی خەونەك مەسەن بەدیار تەلەڤیزیۆنەکە پاڵکەوێت بڵات بەشکم پاشۆی ئیسراحەت خەبەرم بێتەوە لەهۆ لە شوێنی خەوتنەکە ژینگەی خۆتەکە هەموو پێوانە ڕێک بخاتەوە و کاتی خەوتنەکانیشی نابێ مرۆڤی ئاسایی هەموو مرۆڤێکی دەروون دروست و ئاسایی نابێ لە 6 ساعت کەمتر بخەوێت لە شەو ڕۆژێکا و چونکە خەوتن يعني خوتن هەرەوە نییە مرۆڤ بخەوێت و تەواو نەخێت ڕەنگە لە مانگی ڕەمەزانە خەوەکە لە 7 ساعات زۆر زیاتر بەڵێ ئەمان زۆربەی خەڵکی ئێساوای لێ هاتووە ینی ئێستا بەجاتی بە ڕۆژوو بێ خەوێ ینی خەوەکەی زیاتر لە ڕۆژوەکەی ئەوانە باش نییە بەڕاستی بەشێکی پەیوەندی هەیە بە بێکاری و بەنی نەبوونی ئیش و مەشغوڵ نییە کەسەکە و هیچ ئامان جەتومەحاتیشی نییە بەشێکیشی پەیوەندی بە غەڵەت خەوتنەکەەوە هەیە بۆ لە پاشەوە خەوێتەوە هیچ شتێکی نییە تاوەکو زۆر جارڵێت تۆ نوێژی ڕۆژ مەڕوە تاوەکو عەسر هەڵماسێ جا تۆ بە حساب بۆ ڕۆژوە بخێر فەرزێک لە دەست دەدەی لەبەرەوە مندێک جارە غەڵەتە ئەکرێ خراپە بۆیە خەوتن نابێت لە 7 ساعت کەمتر بێ نابێت لە 9 ساعت زیاتر بێ بۆیە مرۆڤ چونکە زۆر خەویش ئەنی ئەمە بپێی عیلم و توێژینەوە زانست هەمان کاریگەری نەرێنی کەم خەوی هەیە هیچ جیاوازێکی نییە لەبەرەوە باشترە مرۆڤ بتوانێت توانێت لە 7 ساعت 9 ساعت زیاتر نەخەوێ و کەمتریش لە 7 نەخەوێ هەندێک کەس دەتوانێت پەیوەندی بە جیاوازی کەسیەوە هەیە هەندێک کەسێ بە 5 ساعت تێرخەوە بێ زۆر ئاساییە هەندێک کەسێ لەوانەیە 9 ساعتی پێویست بێت تێرخەوە بێ بەڵام بەگشتی زۆربەی مرۆڤەکان ئەچە بەبێ تەمەنە گۆڕێ مناڵێکی ساوا ئەوێ بەلایەنی کەموان 8 بۆ 20 ساعتی تەمەنی بەوکو من باسی کەسی پێگەیشتووەکەم لە دوای مراهقی و نەوجەوانیەوە باشە جا دکتۆر ئێستا جەنابەت باسی پێویستی خەوت کرد بەڵام کەسی وا هەیە ئەڵێ ئەچمە ناو جێگەکەمەوە بەڵام سعات 2 ساعت چاوم خەوی تێنایە ئەم کێشەی خەوزڕاندنە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆچی بڵێ خۆی خەوتن کۆمەڵە تێکچوونی جۆرا و جۆری زۆری هەیە ینی دایان جۆر تێکچوونی هەیە هەر بۆ خۆی بەشێکی تایبەتی خەوت تێکچوون یەکێک لە تێکچوونەکانی خەوتن ئەوەیە کە بەماژی پۆکێک ئەمەژێ بۆکێت کەوێتێ لە بێخەوی ئەمە بێڵێن بێخەوی ئینسۆمنیە پێوترێ بێخەوی سێ جۆری هەیە سێ شکل دەرەکەوێت شکل یەکەمیانەوەیە کە تۆ باسیەکە ینی کەسەکەت سەر جێگە ئەم دیوەکە لە ماوەی تاوەکو مرۆڤ نەیتوانیتانی سعات چارەکە بۆ سعات ئەم دیکرد نەخەوتەوە پێڵە تووشی بێخەوی سەرەتا بووە ینی خەوی لێ ناکەوێت هیچمانە بەیانیان زوو خەبەریە بێتەوە ئەخەوێت بەس لە ناکە خەبەری بێتەوە خەوی لێ ناکەوێتەوە هیچمانە لە خەوە دەجار هەڵەسێتەوەوانە تابەیانی تەبانەوەنە چێژ لە خەوەکە نابینن هیچیان ئەو دوانەی کۆتایی چونکە وەگوتم بە قۆناغەکانی خەو هەمووی خەوتنە هەمووی تێنەپەڕیەوە بۆ چێژی لێ نابینەوە تێخەو نابێت ئەمە هۆکاری زۆری هەیە بەڕاستیە بەشێک لە هۆکارەکانی گەڕێتەوە بۆ هۆکاری گەندێک گرفتی دەرونی وەکو نەخۆشی دەرونی هەندێک جار نەخۆشی جەستەیە هەندێک بەکارانی مادە و دەرمانە هەندێکی ژینگەییە وەکو مەسەلەی بوونی ڕووناکی لە ژوور و مەشغوڵبوونی مێشک و سترێسی ڕۆژان و فشاری دەرونی و بیرکردنەوەی زیاد لە پێویست و ئەو کێشە مەشاکیلانەی هەیە و بەشێکی تێگەڕێتەوە بۆ مەسەلەن کەسەکە گەدەی پڕە لەوانە خۆراکێکی زۆری خوارد بێ بە برسێتی بەعکسەوە چێتە سەر جێگای خەوتن ئەمە شەکەتی ماندوویەتی هەموو ئەمانە چێتە چوارچەوەی ئەوەی کەسەکە بێخەو بێ بۆیە بێخەوی لە کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە و بە نزیکەی لە سا بیستی خەڵکی تووشی بێخەویە بن خەڵکی زۆر تووشی بێخەویە بە بێخەوی یەکێکە لە نیشان هەرە بەربڵاوەکان لە ناو مرۆڤەکانەوە زۆربەی جاریش پەیوەندی هەیە وەکوتم بە فشارێکی دەرونی بە کێشەیە بە خەفەتە وێرگرانی هۆکارە ژینگەییەکان زۆر بیکات و پاشان هۆکارە دەرونیەکانە و پاشان هۆکارە جەستەیەکانیش بۆ لە کەسێک ڕەبووی هەیە نەخۆشیی سڵنی هەیە نەخۆشیی دڵی هەیە خەوی لێ ناکەوێت مەسەلەن یان نەخۆشیی دەماری مێشکی هەیە ئەمانە مەسەلەن ناهێڵە بە ئیسراحەت خەوێ باشە ئێستا ئەم خەوزڕاندنە تەبعاً وا ئەکات کە تۆ ماوەی خەوەکەت کەم ببێتەوە تێرخەو نابی بەیانیەکەی مەزاجت باش نابێت لەم کاتێ ئایا چارەسەرێک بۆ ئەمە هەیە هەندێک لە کەسەکان لاانێ پەنابەر نەبەر دەرمانە خەوهێنەرەکان کە ئەمە ئەزانین ڕێگەیەکی لاانێ باشیش نەبێ کاتە ئایا هەیە بەدیلێکی باشتر و تەندروستتر بۆ ئەوەی کە خەوی لێکەوێ بڵێ ئەمە خۆی کۆمەڵ ڕێنمایانمان هەیە پێڵە ڕێنمایەکانی خەوێکی تەندروست کە زۆر استفادەی لێکا و کەس ئەگە جێبەجێ کە خاڵەکانی زۆر قرس و گران نین کۆمەڵ ڕێنمایی ئاسایی سادە زۆر کەس ئەتوانێت بەس بە جێبەجێکردنی و ڕێنماییانە بەتایبەت ئەوانەی کە هیچ گرفتێکی دەرونی و جەستەییان ینی نەخۆش نین وەکو نەخۆشیێکی جەستەی و دەرونی ئەو تەنە نەخۆشی دەرونی جەستەکانی استفادەی لێکە بەڵام ئەوانەی کە نییانە بۆن بۆی سترێسێکی خەفەتی قەلەقیەکە استفادە لە کۆمەڵ ڕێنماییەکان پێڵە سلیپ هایجین و زۆر کەسیش بەکاریە هێنێت و پێنا بۆ دەرمان نابە و دەرمانی جۆری خۆی هێوەندە دەرمانی لەوانەیە ئاسایی بێت لە کاتێکی دیاریکراوە ئەوانەش بریتە لەوە یەکەم شت
ئەبێ کاتی خەو دیاریکە ئینسان کەی خەوەکەی هەڵەسێ یعنی تۆ بۆ نمونە گەرم شەو سعات 11 شەوێکی تر نەزانی یەک بچی مێشکت خۆشی سکەجۆڵاونیم ئەم ڕێزبەندی و قۆناغبەندی لێ تێگە چێرە کەی من بخەوم کەی کاتیەوە بچمە سەر جێگا بۆی باشترە کاتی خەوەکەی دیاریکە کەی خەوێ کەی هەڵەسێ لە خەو بەتابێت ئەوانە خەویان تێکچۆ لەوانەیە بۆ ئەو پێویست کە سعات 11 شەو شێ بچێتە سەر جێگا بەیانە سعات 8 بەخەبەر بێ یا سعات 12 بچێت المهم کاتێک دیاریکە بۆ خۆتنەکەی کاتێک دیاریکە بۆ هەڵسانەکەی کە هەڵەسێ لە خەو کەی بێ پاشان ژینگەی خەوتن زۆر زۆر مهمە ئەو شوێنەی کە مرۆڤ تیا خەوێ ئەبێ جگە لە چالاکی جگە لە خەوتن بۆ دووشت بەکارێت جێگەی خۆیانی ئەو شوێنی تیا خەوی تەنها بۆ خۆتن و بۆ سێکسە نابێت غەیری ئەو دوو چالاکی هیچ چالێکی تری وەکو خوێندنەوە سەرکردنی تەلەڤیزۆن مۆبایل گفتوگۆی خێزانی نابێت هیچ یەکێک لەوان لە ژووری نووسن ئەنجام بدرێت تەنها ئەو دوو کردێ ئەنجام بدرێت چکە ئەو شوێنە شوێنی ئەوانەیە پاشان ژینگەکە بە ژوورێکی تاریک بێ نەک ڕووناچی ئیشکا و بە ڕووناکی چونکە ڕووناچی هەر بۆ خۆی ناهێڵێ مادەی میلاتۆنین لە جسمی ئینسانە دەربدرێت و دوای ئەخا دەردانی و ڕێژەکەی کەمەکاتەوە بۆیە نابێ ئەو ژوورێکی ڕووناک تاریک بێ دەنگە دەنگ و ژاوەژاوێکی زۆری تیانە بێ لە ڕووی گەرمی و ساردیەوە زۆر زۆر مهمە کە جەوێک بێ بۆ نمونە فێنک بێ کە ئینسان بتوانە خەوی لێ بکەوێ تەنانەت جلوبەرگی خەوتنەکە بە جلوبەرگێکە و خەوەکە ئارامی پێ بات کە بتە مرتاح بێ کەسەکە پێوە ئەمە وەکو ژینگی خەوتنەکەی پێشەوەی بچێتە سەر جێگای نووسن مرۆڤ پێویستەکە بۆ ماوەی سعاتێک گواز بێنە لە هەر شتێک کە پێوترێ شاشە سکرینە تەلەڤیزۆنە مۆبایل لە هەر شتێکە مرۆڤ بە کۆمپیوتەرە بەکاری هێنێ بۆ ماوەی سعاتی خۆی بەدوورێت چونکە هەموو ئەو تیشکانە کاریگەری لەسەر دروستەکە لەوانەیە وێنەکان مەودایەکی زیاتریان بێت تاوەکو لە مێشکە شوێنی خۆیان جێ بکەنەوەنە واز بێنن لەوەی کە بەردەوام بێتەوە هزی ئینسانەکە بۆی باشتە سعاتێ پێشەوە خۆی بەدوور بگە لە هەموو شاشەیەک وێمە ڕێنمایەک دەڵم پێش ئەوەی لە جیاتیەوە نیو سعات پێشەوە کتێبێک بخوێنەوە کتێبێک کە ئارامی پێ با بە ئینسانەکە نەک مەسەلەن کتێبێکی ترسناک و بابەتێکە کە مێشی ئاڵۆسکە شتی فکرینە بەڵام شتێکی بۆ نمونە چیرۆکێکە ڕۆمانەیەکە شتێکە کە ئینسان پێی ئارامێت و نیو سعاتە پێشەوەی بخەوێ کتێبەکە بخوێنێت چونکە کتێبەکە چاوی هیلاکەکەەوە دەرەنجامی ژوای لەکە مرۆڤ وردە وردە بەرەو خەو بڕوە بچێتە ناو خۆەوە پاشان مرۆڤ ئەوانەیە کە باز لەوانەکەن هەموو کەسی زۆر کەسی ئاسایی لەوانەیە گەرمانە هەموو شیچی نەکە خەوی لێ بکەوێت بەس ئەوانە کە خەویان ئەزرێمە بسمانە یا کەسە بێ ئیسفادە لە خەوەکەی بکە بەکارهێنانی مادەکانی کافین ئەوانەی کە کافینیان تایە وەکو چاقاوە نیسکافە بیپسی چەندێک بەر لە خەو نەخورێ باشترە 3 ساعت پێش خەوتن نەخورێ ئەمە ئەوانەی کە بێخەوی تەواویان هێرڵێن دوای عەسرەوە مەیخۆ بەڵام ئەوانەی تر کە مەسەڵەن لە دوای بانگ لە دوای نانی ئێوارە و مەیخۆ لە ڕەمەزانە با ڕەمەزانە پێویست ناکات بیپسی بخواتەوە بۆ خۆی تەندروستی خراپە چا بەسەنە چا زیاتر نەخواتەوە قاوە نیسکافە پێویست ناکات زۆر بیخواتەوە ئەوانە لە کاتێکە کە ئەو خەوی زڕاوەزانە خەوی ئەزڕێ باکسی ئەوە پێش ئەوەش ئێمە چیمان هەیە ئەڵێن باوە سکی برسیەوە نەخەوێ بە زۆر نەخوات و پسی ئاوسا بە بچێت چکە دوای ناتوانێت هەزمی کە ئەمە سکیوە بێت ئەمەش بەشێک لە کێشەی هەڵیەسێنە بۆ زوو خەبەریەکاتەوە خەوی هاشە پاش بەس دەبێت خەو شڵەژا و تێکچوونیە بینێت و یان دواتر گەدی تێگە چێکە هەڵەسێتەوە لە خەو پاشان ئەمە ڕێنمایەکی تر هەیە کە ئەویشەوێ ئەگەر کەسەکە بیسی بچێ بخەوێ پێش خەوتن کوپێک شیر بخوات تاکە ڕێنمایەکە بڵێن بیخوا کوپە شیرێکە شیر بۆ خۆی مادەیەکی تیا یارمەتی ئاسانکردنی خەوی مرۆڤەدا جا شیر ئەخوا ماستاوە خوا قاپێ ماستەخوا مهم مادەی شیری تیاوێ ینی لە شیر پێکاتەیەکی شیری بێ ئەوە بخوا یارمەتی ئەدا بۆی ئاسانتر چای بچێتە خەوەوە ئەگەر بەمانە هەستی کرد ئارامی پێنادا شتێکی تر بەتابەت ئەوانە کە زۆر بیرەکەن چ سەر جێگا ئیتر هەچی مەشاکلی و ڕۆژەیە چی گرفتێکە هەچی ڕووداوێکی ژیانی خۆی و خەڵکی تریشە لێکدانەوەی بۆکە ئیتر بەردەوام مشکی لە کارە قەلەقی و زۆر بیکردنەوە دەتوانین بڵین یەکێکە لەو هۆکارانەی کە ناتوانێت کەسەکە بە باشی بخەوێت بەڵێ هۆکاری سەرەکیەکەی قەلەقی و لە ڕاوکە و بیرکردنەوە سترێسی ڕۆژانەیە ئەوانەش دەتوانن پێشەوەی بخەون هەراسەدانی قوڵ هەیە کە مەسەن پێڵە ریلاکسیشن کەسەکە بە هادی دەستخاتە سەر سنگ و سەر سیەکانی خۆی بەلوود بە هێواشی بۆ ماوەیەکی کەم هەناسەکە هەڵمژە لە سیەکانیا بیهێڵێتەوە دواتر بە هێواشیش لە دەمەوە بیداتەوە تەرکیزی لەسەر دەستەکانی بێ کە سکی بەرزە بێتەوەوانە دەستی ئەجوڵێنەوە ئەمە تەرکیزی لەسەرەوە بێت کە چەند جارێکەمە دووبارە کاتوانە مێشکی تەنها لای ئەوە بێ ئەمە دوو ئیسفادی دەکەن ئیسفادێکی بیولۆجی کە ئۆکسجینی خاوێنی زیاتر ئەچێ بۆ مێشک و بۆ جسمی ئینسان و ئیسفادەیەکی دەرونی کە تەرکیزی لەسەر ئەو بیرکردنەوە و فکر و سترێسانی ڕۆژانەی نامێنێ تەرکیزیەتەوە سەر خەوەکەی و ئەمە زۆر یارمەتی ئەدا من زۆرجە لە کۆمەڵگەی خۆمانە ئەمە بەتایبەت لەسەر ڕەمەزانی شاڵم ئەمەش ناتوانێت بکەی خۆ مەسەلەن لە دینە کۆمەڵ ڕێنمایی هەیە مثلا ذکری خەوتن هەیە کۆمەڵە سوورەت و ئاەت توانی بیخوێنی پێش خەوتن هەر هەمان میکانیزمە یعنی هۆکارەکەی کە تۆ قورئانە خوێنی و ذکراکەی مێشکت هادی ئەبێتەوانە وردەوردە هادی ئەبێت و چکەمە پێدی هەیە بە خاڵی بوونەوە بە هێوش بوونەوەش بوونەوەی
کارەبایەتی مێشکی ئینسانەوە کە هادی بێت و ئەتوانێت بخەوێ بۆی ئەگەر بتوانێت 5 دقه بۆ 10 دقه ئەم تەکنیکە چەند جارێک دووبارە کاتەوە بە دڵنێ هەست بە هارامی مێشکێکە هەسەکە مێشکی مرتاحە هادیە ئەو کاتە بە ئاسایی چاوێتە خەڵ ئەمانە کۆمەڵ ڕێنمایەتیش هەیە ئەوانم بیرم چوبێ باسیکە ئەمانە یارمەتی زۆر زۆری ئەدات بڵین ئەچێتە یەکێک لا ڕێنمایەکانەوە وەرزشکردن وەرزش نەخێت نابێت بە شەوا بە هیچ شێوەیە وەرزشکە خۆشوەردن نابێت بە هیچ شێوەیەک مرۆڤ بە شەوا کە خەوی زراوە خۆی بشوە بەڵام ئەتوانێت دوو شێ بکات ئاوێکا بەخۆیە خۆشوەردن جوڵەیتی ئاە لەوانێت بێتە هۆی ماندوو بوون وەرزش ماندووی ئەکات جسمی بەڵام کاڵە دوو شێکار ئاوێکا بە جسمی ئەو چێ ئەو زۆر زۆر باشترە کات ڕەنگە زۆربەمان وا بیر بکەینەوە کە زۆر ماندوو بووین خەوێکی زۆر باشمانە بێ ئەمە ڕاستە خۆی غڵەتە ئەوە لەو ڕۆوەکە بڵێ لەوانەیە بەڵە جەسەد ماندوو بێ بتێ بچی بخەوی لەوانە خەوشی دەکەوێت بەس هێندەی ئەوە چێژی لێوە ناگری کە بە ئارامی بخەوی بۆ یەکە کەسێک خەوی لێکەوت یا خەوی لێنەکە هەستا خەبەری بۆ خەوی لێکە خەبەریە بێتەوە یعنی نازانێت چی بکە چاوی ناچێتەوە خۆ گوتم کو پێشیر بخوا ئەو تەکنیکە بەکاربێنی یا بچێت دوو شێ بکە کە زۆر زعاج بوو یعنی بیا بچێت چالاشێکی بکات چالێکی زۆر هزری بەهێز نەکە بۆ لای خۆمان باوە چ نوێژێکەکە مەسەلەن دەست نوێژێک لە نوێژێکەکە و ئەوە بخەوێتەوە ئەبێت تێکی بشکێنی چکەوەش غەڵەتە من ساعتێک نیم ساعت لەسەر جێگە ئەم دیوەکە خەو لێ ناکەوێت ئەو تووشی بێهیوایی تەکا لە خەوە ترست لە خەو بۆ دروستە بێەوە بێتە بەشێک لە فێربوون کە خەوت لێ ناکەوێت تۆ لە مەدە لەبەرە گەیشتە نیم ساعت خەو لێ نەکەوێت یەکسەر جێگاکە بەجێ بێڵە هەستە بڕۆ بترێکی ئاپەرداخی ئاوە خۆی کو پێشیرە خۆی ئەچی مەسەلەن دەرگایەکەی تۆ شتێگەکەی هەناسی هەڵەمژی دەست بێژەگەری ئاتا شتێکی کا ئینسانەکە کتێبەگەێنی مەسە کتێبێکی زۆر مەسە 5 دقیق سەی شتێکی خوێنێتەوە نەک مۆبایل زۆر خراپە چونکە موتیشکە ئەچێتە سەر جێگاکە دووبارە ریسەرچێکیش بەرچاوکە و باسیەوەی کرد خۆی بەکارهێنانی مۆبایل ئەبێتە هۆی خەوزڕاندن کەسی وامان هەیە ئەڵێ با تۆ زەهیراکم کا مۆبایلەکە باتە ناو جێگاکە لەگەڵ خۆیە بەڵێ خۆی خەوە مۆبایلەکە ناخوێنێ تا مۆبایلەکە نەبم خسێری مۆبایلەکەم بەدێ مۆبایلەکە خۆمێ خۆی مۆبایلەکە ناخوێن خۆی جسمی تاوی ترمانوو بووە تەواو خۆ پێویست ناکە لەوە زیاتر بمێنیتەوە گەر مۆبایل ناخوێنە نەخێت بەڵێ باش دکتۆر ئێستا بۆ ئەوانەی کە ڕەنگە زۆربیان لە کاتی ڕۆژوگرتنە لەم ماگەیە بەدڵنیاییەوە خەویان تێکەچێت بۆ هۆکاری ڕەنگە پاشە و نەخەونەوە زۆربەی کاتەکانی کەشەوە بەخەبەر بن بۆ ئەوەی بە ڕۆژەکە بخەون و ڕۆژەکان زووتر لێ بڕوە لەم کاتەیە چۆن خەوەکان ڕێکبکەنەوە دواتر لە مانگی ڕەمەزان تەواو ئەبین ڕەنگە بە تەواویتی خەویان لێ تێکچوو بێت زۆربەی زۆریشیان گرفتیان بۆ دروستە بە ڕەنگە کاریان هەبێت لەسەر کارەکانیان درێنگتر بگەنە کارەکان بە شێوازێک ئەم خەوە ڕێک بکەنەوە لەم خۆی بەگشتی تێکچوونی خۆ لە ڕەمەزانە شتێکی ئاسایی یعنی شتێکی گرفتدار نییەوە زۆرێک لە خەڵکی خەویان تێگەچێت چونکە تۆ لە ژیانی خۆتە 11 مانگە پارچە هەڵنەساوی نان بخۆیت و چالاکێک ئەنجام بین ئێستا هەڵەسی تۆ نانەخۆی جگەلەوە کە نوێش هەیە لە ئیسلامە بەیانیان ئینسان هەسە بەڵام تۆ هەڵنەساوی ناخەریکی ناخواردن بیت و مەعیدە و پڕکەیت و بەشێوەش پڕکێکە ڕۆژێک بەرگە بگری بۆ ڕۆژ و ئەمە چالاکێکی جیاوازە بۆیە بە تەئکید خەوزڕان ڕوو ئەدا لەوانەیە سەعاتێک لە کاتی مرۆڤ بەو پرۆسەیەوە بڕوا دواتر دووبارە تۆ بچیتەوە ناوخۆ ئاسایی خەو تێکچوونەکە بەڵام چۆن بتوانە خەوەکەی ڕێکاتەوە هەنی هەمان شت ئاسایی ئەوەیە کە بێ هەموو شتێک لە هەموو شتێک پێویستی بە بەرنامە هەیە بەرنامەیەک دابنێ ئەو کەی ئێوێ بخەوێ و کەی هەستە چونکە تەنها کاتی خەوتنەکە مهم نیە کاتی ساڵەکە مهمترە ئەنی کە ئینسان بۆ نمونە ئەگەر هەموو ڕۆژێک ساعت حوتی بەیانی هەستێ لە خەو بە ڕۆژە هەستەکە خەوی یەمانوە نەخەوێتەوە شەوکە هاتەوە خەوی لەکەوێت چونکە جسمی داوایەکە میکانیزمی خەوتن بریتە لە هەڵسەنکردنەوەی لە شەو دەرونی ئەنی جەستەیەکی ماندوو بە خەوەکە هێورە بێتەوە دەرونێکی ماندوو بە خەوەکە هێورە بێتەوە بۆ ئەگەر لە ڕۆژان نەخەوت سعات یان حوت هەشت هەڵەسێ مەجبورە شەو زوو بخەوێتەوە بۆ شەویش دیاریکە سعات 11 بخەوێت و بەیانێت لە کاتێکی دیاریکراوە هەڵسێ ئەمە بەگە بتوانێت بۆ ماوەی 2 هەفتە بەسەرێکەوە تەطبیقی ئەم جدوەلەی خۆی بکە و دەور دەباشە بێتەوە ئەتوانێت خەنێوەڕوان بە نیم سعات سعاتێک بخەوێ ئاسایی مرۆڤ لە نێوەڕوانە چونکە ئاسانتر ئەتوانێت بچێتە خەوە خەبەریشی بێتەوە تابەت لە وەرزی کۆتایی بەهار و لە هاوینە کە کاتێکی زۆرتری نیوەڕۆ هەیە و مرۆڤ پێویستی بەخەوە جسمی هەرمان و ئەبێ ڕۆژ درێژە ئەتوانێت کەمێک لەوەش بخەوێتەوە بەڵام ئەتوانێت جدوەلە بۆ خۆی دابنێ بە بەرنامە بڕوە بە دڵنیاییەوە ئەتوانێت خەوی خۆی ڕێکاتەوە بەڵام ئێمە بە بیانەوە بەخوا تازە فێربووین ناتوانین ئەمە خراپە بۆمان و بیکاتەوە لەوەی کە چەند زیانی هەیە چەنە بەرهەمداری لە کارەکەی کەمە بێتەوە چەنە کێشە مشکلی بۆ دروستە بێ بە خەواڵ و ئەڕوا لەسەر جادە هاوارەکە عقی ژێنێ بەسەر خەڵکە دەستەشکێنێتەوە بەسەر خەڵکە خۆ بۆ زۆری پێێنیەوە کە مرۆڤ یعنی نەیتوانێت بەحەسێتەوە پاش ڕۆژێکی ماندوو زۆر باشە جا کەسی باشمان هەیە ئەبینین کە بۆ نمونە ئەڵی ڕاهاتوە ئەم بەرنمەی داناوە سعاتی 11 لە خەو هەڵاسێ 12 لە خەو هەڵاسێ ئەگەر تەنانەت بەرنامەی خەوەکەشی وا لێ بکە شەو زووتر بخەوێت واتە 7 ساعاتەکەی تەواو کردبێت هێشتا دکتور ئەگەر زووتر هەڵسە بەیانیان ئەبینیت خەوەک
تەواوی کردووە بەڵام هەر باوێشک لێ ئەدات هەر بێتاقەتە ئەڵێ ڕاهاتوم ئەم ڕاهاتنە بەڕاستی وایە یعنی سعاتی بایۆلۆجی جەستە وا ڕاهاتووە یان نە ئەمە با بڵێن وەک ئەڵەی بە خۆمانوتنێکە بەڵێ خۆی ڕاستیشی تایەوە بەڵێ مەر حاڵەتێکی شڕژانی خۆمان هەیە پێڵێن تێکچوون لە کاتی خەوتنە بۆ نمونە ئەو کەسانەی کە بە شەو کارەکەن کە بە شەو کارەکە جسمی سعاتی بایۆلۆجی فێرە بکە ئیتر لە شەوە میلاتۆنین زۆر دەرنەدا چونکە ئەم کابرا هەر بە خەبەر و چالاشی ئەنجامەدا بۆیە بە ڕۆژە دەریەدا ئەوانەی کە گەشتی دوورە وڵاتەکەن زوو گەشتەکەن یا لە وڵاتێکی دوورەوە بۆ نمونە لە وڵاتێکی ترەوە کە بلای ئەوان شەو إلى ئێمە ڕۆژە دێنەوە بۆ ئێرە شەوان خەویان لێ ناکەی وەکو ئێمە نین چونکە سعاتی بایۆلۆجی فێر بووە سعاتی بایۆلۆجی 25 سعاتیە خۆی لە 25 سعاتە جسمی ئینسانەکە زۆرمان زۆر هەمانە سعات هەمان 25 سعاتە ڕێشیەکە ئەمە تێگەچێ بەشێشی ڕاستە بەشێشی لەوە ڕاستە بۆیە ڕێکردنەوەکەشی هەر ئەوەیە کە بەرنامەی بۆ دانەیتەوانەیە ئەمە کە دێتگە لەو حاڵەتە ئێزایی 100% ئەو گرفتەیە بە نەخۆشی هەندێک جارە ژمارەکرێ کە تێکچوونی ساتی کاتی خەوتنەکانە بەس بۆ ڕێشیەکەینەوە وردە وردە بەڵام ناکرێت یەکسە بڵێ بەبێ نیم سعات دو سعات کاتی خەوکی بۆی نەپێشەوە مەسەن 11 هەڵاسێ ئەڵێ لەمە دوات دەوری و هەستات بەس لەسەرەوە دیاریمان کردووە کەی ئەخەوێ وردە وردە بۆ یێنیتە دواوە تا کەسەکە بۆ خۆی ڕادێ بە زەخت لە خۆی کە لەو کاتە هەسێتەوە جگە هەڵاسی خەواڵوە بێزارە بێتاقەتە طبعاً پەیوەندیوە بۆ هەیە کە خەوی زۆر خەوتووە نەک بۆی کە تێرخەونم زۆر خەوتووە ینی خەڵەتەکەی لە زۆر خەوتنەکەیە ئەلەم کاتانە وەرزش باشە ئەلەم کاتەن هەسە وەرزش بتۆزە بجوڵە جسمی بجوڵێنێ ناگاتە پێنج خولەک بۆ دەخولەک مرۆڤ یەکسەر ئاسایی بدە بەس کە ئەوە زانێ خەواڵ و ناوێ هەسە ئیشیشی نییە هیچ چالاکێک نەبیکانێ بە چالاکی بە خۆت دانەی لەو کاتە ئیشێک بە خۆت دانەیە بۆیە موعیدێک دانێ کە بزانی زەڕورە بچی بۆ ئیشە لەو کاتە مەجبوری تۆ خەبەر بێتەوە هەسیت و هەموو خاڵبوونی مرۆڤ بەماوەی پێنج بۆ دەخولێک نەجاتیە بێت و لە کۆڵیە بێتەوە ئەگەر تەنها تێرخەویش نەبوو بێت باش دکتۆر ئەگەر کەسێک زۆر گوێی بەوە ناکە خۆی بزانێت کە خەوی ڕێک نییە کە ئەو کاتی کە دانراوە بۆ ئەوەی کە پێویستەکە لەشی ئەو ئیسراحەت کا بەوخەوە ئەم کاتە ناخەوێت ئەو بەردەوام گوێشی پێنەیە بەردەوام هەر بەو شێوازە ستایلی ڕۆژانەی خۆی بەڕێ بکە چ کاریگەریەک لەسەر تەندروستی ئەم کەسە دوجار بەجێ خۆی بێخەوی و یان تێکچوونی خەوتن کاریگەری زۆر زۆر خراپی هەیە لەسەر توشون بە سەرجەم نەخۆشە دەرونی و جەستەیە سەرجەمیان بە تایبەت بۆ نەخۆشە دەرونیەکە بۆ نمونە زۆربیان تووشی لە ڕاوکی زۆرە بن تووشی خەمۆکی کە ئابا بن تووشی ترس و فۆبیایەکی زۆرە بن ئەو بەشی زۆریان وەکو نەخۆشی و گرفتە دەرونیەکان بەشی هەرە زۆریان بەوەی تێکچوونی خەوانە تووشی گرفتی گەورە بن تووشی نەخۆشە جەستەیەکانی تری بە تایبەت کە تۆ سترێسە بوو نەخەوتی مانوو بووی بەترسیت بۆ تووشون بە هەر نەخۆشێکی تری وەکو زەخت و شەکر و نەخۆشیەکانی تری دڵ و سنگ تەنانەت زیاتر ئەوێت چونکە تۆ تێرخەو نەبووی مێشکت هادی نییەوە ئەم خەوە ئەم نەخەوت نەژەبێتەوە ئەوەی کەم ئەندامانی لاشت بە تەواوەتی نەحەسێنەوە نەحەوێنەوە بۆ کارەکاتە سەرگەدە و ڕێخۆڵ و ئەم بابەتانە چونکەوەی کە کۆڵۆنی هەیە خەڵک قەلەقیە کە نەخەوتی بیرەکەیتەوە بیرەکەیتەوە کە بیری کردەوە کیمیایی جسم و مێشکی خۆت تێگەدێت و کاری بەڵێ زۆر خراپە کەم خەوی و تێکچوونی خەوتنێکێکە لە هۆکارەکانی توشبوونی مرۆڤ بە گرفت و نەخۆشە دەرونی و جەستەیەکان خەوی ڕۆژ جێگەی خەوی شەو ئەگرێتەوە خەوی ڕۆژ جێگەی خەوی شەو ئەگرێتەوە هەندێک جار بەڵێ بەتایبەت ئەوانەی کە لە کاتی خەوی شەویان کەمە بۆ نمونە ئیشی هەیە درەنگ ئەخێ سعات 11 ئەخێ بە سعات 5 بەیانی بڕۆ بۆ کار بەڵێ زۆر باشە بۆ ئەوانە زۆر ئیسفادەی لەکەن بۆ هەر مرۆڤێکی تر کە لە ڕووی دەرون و جستەیەوە ماندووە بەڵێ خەوی ئیسفادەی زۆر نییەکە بەڵام خەوی نیوەڕۆ ئەوەی کە ئێستا عیلم سەرماندوێتی باشنی خەو ئەوەیە لە نیوەڕۆ تاوەکو عسر بێت چونکە لە دوای عسرەوە مادەی کۆرتیزۆڵ زۆر دەردێکە واکە مرۆڤ کەمێک لە کوردی خۆشمانە لە دوای خەوی عسران باش نییە ئێواران خەواکە کە مەسەن کەسەکە زۆر چێژی لێرە بینێگە ناخۆی زۆر گرفت بەس چێژ لە خەوەکە نابینە باشتر لە نیوەڕۆ ئیتر لە ساعات 12 نیو ئەوانە تاوەکو دوو سێ لە ئێستاە زۆر باشی استفادە لە خەوەکە بگوتم باشتر وایە خەو باشتر خۆی وایە لە ساعتنیە زیاتر کات دانەنێ بۆ خەوەکەی ینی ئەوە زۆر باشە لە ساعتنیە بتوانێت کاتەکەی لە ساعتنیە بخێ هەر پێنج قۆناغەکەی خەوتیە پەڕێنەوە لەوانەیە بگاتە خەوی قوڵ و ئەوگاتە زۆر چێژی دیوەرگە زۆر استفادەی لێ بکە کە هەست بە ئارامی و بە مرتاحی خۆی بکە زۆر باش جا باسی کێشەکانی تێکچوونی خەوەکەن دکتۆر هەندێک جاریش هەندێک لە کەسەکان هەیە بەدەم خەوە قساکەن ئەم کێشەشمان هەیە ئەگەر ئەمە حسابی کێشەی خەوتنیەوە بکرێ ئەمە هۆکارەکەی گەڕێتەوە بۆچی بڵێ خۆی بەشێکی خەوتنوتمان کێشەی خەو زۆر یەکێک لەوانەوە بکە خەوزڕانەوەی خەمی دووەمیان ئەچێتە ناوی چوارچەوەی کێشەکانی کاتی خەوتن کە مرۆڤ خەوتووە و ئەم گرفتانەی هەیە یەکێک لەوانە مەسەلەی بەدەم خۆوە قساکە زۆر نەوانە مەسەن بەدەم خۆوە هەڵەسێ ئەڕوا لە خەو ڕەهاڵ چڵەکەی ئەڵێ لە شەڕا بووە لە جەنگا بووە
دەشی ئارەقە کاتەوە قیژێنێ هاوارەکە زۆر بێزار بێت تااقەتە یان هاوارکردن حاڵەتێکی شەیە کەسی وایە ئەڵەی کەسێک دەستی ناوەتە بنەقاخەم بتون خەریکە ئەوەش هەیە یعنی ئەوەشانی کاتی خەوە مەسەرەن هەیە لە خەوە لەسێتەوە نانەخوا ئێستا مەسەرەن لەسەر دەوی تەکنۆلۆژیا هەیە لەسێتەوە نامانێر و ئاگاشی دێنێ خەوتووە نامانێرێ ینی ئەوانە هەمووی تێکچوونەکانی ساتی خەوتنە و زۆرن ینی چەندین جۆری هەیە و نمونەی هەیە یا خەونی ناخۆشە لە کاتی خەوەکای بینی و ئەمانە هەمویان هەر تقریبان هەمان میکانیزمیان هەیە وەکو میکانیزمەکانی تێکچوونی خەوتن بەڵامانە زۆر پێیوەستن بەشێک لە هۆکارە سەرنجەکانیان نەخۆشی دەرونیە بەشیشیان بۆ نمونە کەسێکە تووشی زەبری دەرونی بووە لە خەوەکە لەوانەیە بە خەونی ناخۆش بێتەوە هزری بەشێکی تریان فشارێکی گەورەی توندی ڕۆژانەیان هەیە فشاری توندی ڕۆژانە لە خەوەکەیانە دووبارە ئەبێت و یا لێکدانەوەی بەکە وەکو قوتابی خوێندکارێک کە بەیانی امتحانی هەیە لە خەوی امتحانەکات و دەرنەچۆە پرسیارەکانی زۆر پرسیانەوە ئەیکە ئەمە چییە هەموو ئەوانەی ڕۆژە کە پێشتر تۆ بیری لێ کردوتەوە لەوانە لە خەوەکە دووبارە بێتەوە ناو مشکنا و هزرت قسەکردنەکە بە هەمان شێوەیە هەم پێنی بە ماندوویەتی و فشاری دەرونی و سترێس و قەلەقیەوە هەیە تەنانەت پێنی بە هەندێک حاڵەتی تری بۆ نمونە ئەوانە کە تەنگە نەفەسیان هەیە جا بە هۆکاری سنگ بێ یا بە هۆکاری دڵ بێ ینی سیەکانیان دڵیان نەخۆش بێت تەنگە نەفەسە خۆی خەوی لێ ناکێت تەوانە لەو کاتانە زیاتر لە خەڵکی تر خەبەریە بێتەوە نێویان خەونی ناخۆشی بین یا بەدەم خەوە قساکە یا ماندووە لە ڕۆژە جسمی زۆر ماندووە شتەکان یان بە ڕۆژە زۆری قسە کردووە هەر ڕاهاتەوە لە خەوی شەلاوان هەندێک جا ئەمانە هەمویان گەڕۆن بۆ هۆکارانی کەوا بکەم مرۆڤ لە کاتی خەوتنیە کۆمەڵێک ڕەفتار و چالاشی بکاکە بەلای خۆیوانە جانی زۆر جار بڕاستی ینی ئەوەی کە کێشەکەی زۆر جار ئەو چالاکیانە کە ئەکرێ ئەگەر ئێمە بیبینین وا ئەزین ئەم مرۆڤە بە ئاشکراییکە چونکە چاوی کراوەتەوە بە ڕێگای ئەڕوە لەوانەیە هەندێک جان حاڵەتی زۆر توندی ئەم حاڵەتە سیاقەتەکە سیارە لێ خڕ چاویشی کراوەتەوە مەرج نەداعمکە بەڵام مەترسیدارە بەڕاستی ینی بەخەوە نەخێر ئاگای لە خۆی نەخەوتووە بەڵام وەکو ئاگا لە خۆبوونی پێمە بە ئاگایی دوو جۆرمان هەیە بە ئاگایەکمانێکەوەی سامە بە ئاگای نور لە ژیان نەخەوتوینیانی بە ئاگای وەزای قسە بکەینەوە بە ئاگایەکی بجۆلە عکسیەوە خەوتنە کە تێکچوونە لە بە ئاگاییمانە خەوتوین بەس بە ئاگایەکی عقلیمان هەیە کە کەسەکە فێری کۆمەڵ ڕەفتار بۆ مەرج لا پێویستی بۆ بێ نەخەوت بێ ینی مشک ئیشی خۆی ئەکات تا چۆن ئێمە من و تۆ خەوین باشە خۆم لە کاتی خەوتن هەندێک قۆناغی خەوتنە چالاکی جگەر و گورچیلە و ڕێخۆمان زۆر چالاکترە لە کاتی بە ئاگایی بۆ چووکەوە بە شێشیەوەی کە مرۆڤ توانە عقلی هەرخوا پێداوە کە خەوتو بێش بتوانێت هەندێک چالاکی ئەنجام بۆ بەڵێ ئاگای لە خۆی چاوی کردوتەوانێ سەیرەکە دنیا بینێ شتە بینێ و هیچ وەگووا بێ خەوتێ بەزێ موازای خەوتە بەزە موازای بەخەبەرە بەس خەوتووە جا دکتۆر ئێستا لەگەڵ ئەژین ئێمە قسەمان لەسەر ئەوە کەروتمان بۆ نمونە کەسانێکە بەدەم خەوە ئەڕۆن ئەژین باسی یەکرێ لە مناڵیە ئەمە زیاتر ڕوەدا منوتم لە کەسی گەورە شابینیومە بەڕاستی ئەگەر لە کەسێکی گەورەیە حاڵەتێکی لەم جۆرە بینرا لاانێ زۆر جار مەترسیدار بێ بە قسەکەی جەنابیشت ئەمانە پێویستەکە سەردانی پزیشکی بۆ بکەن یان نا هەر ئەوەی کە کەشەکە ئارام بکەن ئەگەر سترێسێکیان نایە چارەسەری بکەن خۆی لا ئەچێت کێشەکە بەڵێ خۆی ئەم ڕووداوان لە مناڵانە زۆرترە لە مناڵە زۆر هەموو ئەوانەی کە باسما کردووە چێکی تری باسکێت لەو جۆرە تێکچوونانە لە کاتی خەوتنە لە منداڵانە ڕێژەکەی چەند هێندەیە لە گەورانە لە گەورەشا ڕوئەدا بەڵام بەکەمی و دەگمەنتر لەوەک لە مناڵان ڕوەدا گەوران کەتیانە ڕوەدا لەوانەیە کارەسات بخۆکرد بەڵام لە مناڵ بەشێکیشی پەیوەندی هەیە بە بابەتی ئەوەی کە مناڵ پێن لە گەشەی عەقڵە مێشکی خەریکە گەشاکە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە مناڵ زۆرتر هەیەی لە مناڵانە ئەگەریش پەیوەندی هەبێ بە ترسێکەوە بە ڕووداوێکەوە بە گەورەش شارێکە بێ ئەزین هۆکارێکی هەیە بۆ نەترساوە بۆ نەخۆشە لاان تایی هەبێ شتێک بێ لەو جۆرە لێکۆکە توان سەبری لەسەرگرن کۆ بەڵە ڕێنمای هەیە جێبەجێ کە مناڵەکە خۆی هادیە بێتەوە باشە بێتەوە بۆ گەورەش بە هەمان شێوە ئەگەر لە هەفتەیەکە 3 جار زیاتر ئەو هەر کامێک لەوانەی باسەکە ڕوویدا بۆ ددانەجیڕەمان هەیە کەسەکە ددانەجیڕاکە لە کاتی خەوەکە مەزارەتی زۆرەدا لە ددانەکانی لە شەویلگەیەشێ لە بەڕۆژە هەموو ئەوانە قسەکردنەوە هەر شتێکە ئەگە زانی لە هەفتەیەکە 3 جار یا زیاتر 3 شەو یا زیاتر دووبارە ئەبێتەوە ئەم ڕوودانی زۆر ڕووباتەوە بسمانەوەی لە هەفتەیەکە زیاتر بێ بۆ ماوەی مانگێک یا 3 مانگ ئەمە هەموو هەفتەیە 3-4 جار ئەم کەسە ئەم خاڵەتی بەسەرا بێ لەم کاتەیە باشترە سەردانی پزیشکی پسپۆرتکە چونکە خۆشبەختانە ئەمە چارەسەری هەیە یا چارەسەرەکە ڕێنمایی بێ یا چارەسەرەکە دەرمان بێ
یان نردمی بۆ جەلسات و بۆ گفتوگۆی دەرونی بە هەموو ئەوانە بچکە بە پێی هۆکارەکەی گۆڕی جاری وایەت هۆکارەکەی نەخۆشیێکی وەکو خەمۆکی یان نەخۆشیێکی فشاری پاش زەبری دەرونیە یان مەسەن دڵەڕاوکە یا فۆبیایە بەتایبەت لە مناڵانە زۆری مناڵان کێن بە خەوی ترسناوکو و تۆقێنەرەوەیان ئەبینە مناڵە لە کەسێک ترساوەت و ڕەبوونێک ئاوارکردنێکە ڤیددیوەکە شتێکە بینێتی چارەسەریەکەی مناڵەکە خۆی یەکسەر هادی ئەبێتەوە باشە بێت یان دەک جاهندێک حە دەرمانی پێری بووی لە سەرەتاوە کەسەکە ئارام بێتەوە هێور بێتەوە بەڵێ باشتر وایە ئەگە کەسێک زانی زۆر دووبارە بێتەوە ویان ئەو کەسانی مەرج نە زۆر دووبارەوە بەڵام کارەسا دەخڵکێن حاڵەتێکمان هەیە کە بەڕاستی مەترسیدارە ئەویشە لە قۆناغی خەوی خێرایی سەرەی چاوایە چکە خۆ قۆناغی زۆرە دوو قۆناغی ئەو قۆناغیانە ڕۆدە لەم کاتەیە ئەگە لەو کاتەیە بۆ هەندێک ڕەفتار ئەکا زۆر ڕەفتارەکانی عانی خەوەکەی ئەکاتە واقع بۆ لە خەونێکە بینێ بە شتێکەوە جێبەجێیەکە هەموو کردەوەکانەکە لەو کاتێ هەڵەسێتەوە ئەمان مەترسیدارانە کارەسات بڵکردنانێ عسێدی کەسێ بازارە دوانە ئێشێک لە نزیکی خۆیەوە بۆ بۆکزی لێ بەیان لەوانێت شتێکی بەدەستەوە ببیکا بەسکە چکە ئەمە بەدەست خۆینی خەوتووە بۆی ئەگەر زانن ئەم کارەساتی شوێ خڵقانە باشتەمانە زووتر ببرێن ئەین لە دوو حاڵەتە گرنگە ئەگە زۆر دووبارە بۆ یان ئەمە کارێکی دەستە ژیانی کەسەکە لەم کاتانە باشتر ئەم دوو حاڵەتە ببینێ پزیشک ببینە پزیشکی پسپۆڕات تەندەرونی بینێ و زۆر ئاسانیشە زۆربەی کات چارەسەرەکانی قورس نییە ئەندێک جار بەتایبەت لە مناڵانە زۆر ئاسانەوە گرم لە گەورانیشە بە پێی کەسەکان و جۆری حاڵەتەکە و هۆکارەکەی گۆڕ زۆر باشە زۆر سپاس دکتۆر جعفەر مەمنون بە ئامادەبوونی بەڕێز سپاس بۆ زانیاریەکان بۆ دایکان و باوکان بەتایبەتی ئەم حاڵەتانە کە ڕوەدەوەی کە کۆتایی باسما کرد لە خەو هەڵەسێتەوە یان خەوی تۆقێنەرە بینیە خەوی بینیەوە خەبەریە بێتەوە یا بەدەم خۆواڵەسە نانەخۆوانە دایک و باوک لەمە تێبگا کە ئەمە بەدەست خۆی نییە لە جیاتەوەی لیت و ڕەبێ عەزێتی بە و گاڵتەی پێ بکە و بەسەر یا هاوارکە و بقیژێنێ پێویستەکە بە هادی و بە نەرمی لەگەڵیان مامەڵەکە چکە جاری وا هەیە 3-4 دقەی پێچە تا خەبەریە بێتەوە لێشیەدا هەڵیشێ سێنە بانگی شێکا وەرە گری هەر هاوارەکە بۆی پێویستەکە لە جیاتی تووڕەبوون عەزێدان و زیان پێگەیاندن بە هادی و لەسەر خۆی مناڵە دابنیشێنێ قسەی بۆ بکات تا هێورە بێتەوە لە خەو هەڵی سێنێ ئاوێکا بە چاوێ یا خەبەری یەکاتەوە بە هادی و لەسەر خۆی نەک تووڕەبێ و زدی پێ بۆ تۆ چاوکردە بۆ چۆن ئەو شتەوکردنە ئەو خەوتووە فەقیرە ئەگەی لە خۆی نییە و هەوڵ بن ئەوانە کە بەتایبەت بە خدەم خەو ڕۆشتنەوە هەیەە یان ڕفتاری ئەندە ڕفتار ئەنجامەدە لە کاتی خەوتنە باشترە دەرگاکان مەسەلەن دابخرێ پەنجەرەکان دابخرێت کۆمەڵە کەرەستەی مەترسیدار لە دەوروبەریان کەسیان لەو کەسەکە گەنە لی دوور بخرێتەوەوانە یان لەو ژوورە نەبێ یان کەسێکی تر لە تەنیشتەوە نەخوێنەوە کوشتێکی لێ بکە عەزێتی بە عەرزەکە مەسەلەن کۆمەڵەشتی نەرمی لەسەر نەبکەوێتە خوارەوانە هەڵەسەیەکی عەزێتی بێ شتێکی لێبێ ئەم ڕێنمایانە دایکباوکان جێبەجێ کە زۆربەی کات ئەمە و لەگەڵ ڕێنمایانە کە بۆ خەوێکی تەندروست بۆ مناڵەکە جێبەجێ کرێ زۆربەی کات مناڵەکە لە خۆوانە ڕزگاریە یان لە کاریگەریەکانی و وردە بە تەمەنیش بە خۆی تێپەڕێنێ